بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو مژار تاوتوێ دەکات لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێز کە یەکێکیان بەڕێز دۆمینێک ماس کۆنسڵی گشتی کۆماری فەڕەنسایەوە لەگەڵ بەڕێزیان بازدا پەیوەندیەکانی ئێستای کۆماری فەڕەنسا و هەرێمی کوردستان و دەرەنجامی سەردانی سەرۆکۆماری فەڕەنسا کە وەکو بینیمان دوێنێ سەرۆکۆماری فەڕەنسا فرانسوا ئۆلاند سەردانی هەرێمی کوردستانی کردو و بە تایبەت لە بەشێک لە بەرەکانی شەڕشدا لەوێ ئامادەبوونی هەبوو. بەڕێز دۆمینێک بە خێرهاتنێکی گەرمت دەکەین بۆ کوردستان 24 و باسی ڕۆژ. پێم باشە لەوە دەست پێ بکەم لەم سەردانەی سەرۆکۆماری فەڕەنسادا ئایا سەرۆکۆماری فەڕەنسا چه پەیامێکی تازەی پێبوو؟ زۆر سپاس کە بانگێشتان کردم. دەرفەتم پێ بدەن کە لە بیداەتی ساڵ کە هیوای سەرکەوتن بۆ هەموو کوردستان بۆ هەموو فەرەنسیانە کە لە کوردستان دادەنیشن کە هیوای سەرکەوتنی ساڵی 2017 بۆ هەمووتان دەخوازم بۆ هەموو ئەو خەڵکانەی بارودۆخانەی کە دروست بووە و بە تایبەتیش من هەزرم هەیە بۆ هەموو ئەو قوربانیانەی کە لە جەنگی تیژی تیرۆردا بوون و خێزانی ئەو قوربانیانەش و ئەو قوربانیانەش کە لە تەقینەوەکانی ئیستانبول چەندین دووسێ کەسی کە کورد بوون لەوێ بوونە قوربانی و سەرۆکی فەرەنساش ئەم بەروارەی هەڵبژارد کە بێتە عێراق بێتە هەرێمی کوردستان. ئامانجی ئەم سەردانە ئامانجی سەرەکەم سەردانە کە پشتگیری سیاسی خۆی بۆ دەسەڵاتدارانی هەولێر و لە هەمان کاتیشدا ئەو هەماهەنگی یان پشتەوانی سەرپازی فەرەنسا بۆ هێزەکانی عێراقی و هێزەکانی کوردستان دەرببڕێت و نوێکردنەوەی دەعمی فەرەنسایە بۆ هەرێمی کوردستان. بۆیە سەرۆکی فەرەنسا لەگەڵ خۆشی کە هاتوبوو چەندین کۆمەکی مرۆیی داودەرمانی هێنابوو بۆ خەستەخانەکانی هەولێر کە پێشوازی لە چەندین بریندارانی جەیش عێراقی دەکات. لەم سەردانە کورتەیدا چەندین دیمانەی کۆبوونەوەی سیاسی هەبوو لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە و لە هەمان کاتیشدا دەستخۆشی کرد لە خێزانانی پێشمەرگە قوربانیانی پێشمەرگە و دەستخۆشیشی کرد لە خەباتی پێشمەرگە لە ڕوبوڕبوونەوەی شەڕی تیرۆریستان و سڵاویشی گەیاند بە سەربازە فەرەنسیەکان کە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە جەنگدا. ئێستا ینی ئەگەر تەمەشایی پەیوەندی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان بکەی بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی کوردستان زۆر بە گەورەی تەمەشای ئەو پەیوەندێ دەکا و تەمەشای سەردانی سەرۆکۆماری فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان دەکا. لە ڕوانگەی ئێوەوە وەکو دەوڵەتی فەڕەنسا پەیوەندی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا دەبینن لە کاتێکدا هەرێمی کوردستان تاوەکو ئێستاش ینی بەشێکە لە عێراق؟ پێم وایە کە لە نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا پەیوەندی مێژوویی هەیە، پەیوەندی درێژخایەن هەیە. بە نمونە بوتان دەهێنمەوە کە سەرۆکی فەرەنسا بۆ دووەمین جار یان دووەم جار سەردانی هەرێمی کوردستانی کرد لە کۆتایی ساڵی 2014 و کە ئەو کات لە قەیرانێکی گەورەدا بووین ئێستاش کە لە بیدایەتی 2017 کە بەڕاستی ئەوە شتێکی زۆر دەگمەنە کە سەرۆکی فەرەنسا لە ماوەی کیوەها کووردا
کە ئەمەش بەڕاستی نیشانەیەکی دەعمێکی سیاسی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا دەعمێکی سەربازیە بۆ ئەو ڕووبەڕووبنەوەی دژی تیرۆستان لە مووسڵ و لە هەمان کاتیشدا دەعمێکی نێودەوڵەتیە و لە هەمان کاتیشدا دەعمێکە کە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی هەموو وڵاتان بەشدار بن لەم ڕووبەڕووبوونەوە. ئەو خۆشحاڵیەی کە ئێستا خەڵکی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەیەی بە سەردانی سەرۆکۆماری فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان ئایا تەنیا لە چوارچەوەی شەڕی داعشە یاخود بەڕاست فەڕەنسا بەدەر لە شەڕی داعشش وەکو دۆستێک و هاوپەیمانێکی کورد درێژە بە پەیوەندیەکانی دەدا؟ نەخێر، پەیوەندیەکان نێوان گەلی کوردستان و گەلی فەرەنسا نەک لە شەڕی داعشەوە دەستی پێکرد، زۆر لە پێشتر ئەوە بوو و درێژخایەنیش دەبێتن. من وەکو قۆنسڵ کە لێرەم کە گەیشتم بۆ هەولێر بە دەست بەکار بووم بە برادرانم گەیاند. ئەوە پەیامی سەرۆککۆماریش بۆ فەڕەنسا و ئۆڵاند کە پەیوەندیەکانمان درێژخایەنن، کە پەیوەندیەکانمان بوو دوای داعش دەبێتن کە دەبێ بەردەوام بین بە هەموو بوارەکان لە بواری کەلتوری و پەیوەندیەکانی تر بەردەوام بین کە مەعهەدی فەرەنسیمان هەیە لە هەولێر کە پێشوازی لە چەندی قوتابی دەکە بۆ فێربوون. دوو قوتابخانەی فەرەنسیمان هەیە لە هەرێمی کوردستان و چەندین کۆمپانیای فەرەنسیمان هەیە لە هەرێمی کوردستان کە بەردەوام بوون لەمانەوە لە هەرێمی کوردستان بۆ پەرپێدانی ئێکۆنۆمی کوردستان و سوپەرمارکێتی کارفۆر کە چەندین سوپەرمارکێتی کردەوە و لە هەمان کاتیشدا لافارژ کە چەندین خەڵکی یان هەڵیکاری داناوە و ئەو پەیامی سەرۆک بارزانیش بوو بۆ فەڕەنسا و ئۆڵاند بۆ سەر فەڕەنسا و ئۆڵاند کە ڕووبەڕووبوونەوەی تیرۆریستان بۆ دوای مووسڵیش بەردەوام دەبێتن و لە بوارەکانی سەربازی و سیاسی و زانیاری پاراستن دەبێت بەردەوام بێت. فەرەنسا بەردەوام دەبێتن لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە بوارەکانی مرۆیی و لە ئاوادانکردنەوەی ناوچە ڕزگارکراوەکان. کەواتە دەتوانین بڵێن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا پەیوەندی استراتیژین و درێژە دەکێشێت لە دوای شەڕی داعشش؟ بەڵێ ڕاستە، بەڵێ ڕاستە، چکەوە داعش نەبوو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق فەرەنسا دروست کرد. پەیوەندیەکانی فەرەنسا دەگەڕێتەوە بۆ زەمانی دانیێل میتێران و پێش ئەوەش ڕاستە ساڵی 91 و هەموو ئەو چاڵەکانەی خاتوو دانیێل میتێران بۆ هەرێمی کوردستان ئەو پەیوەندیە بەردەوام دەبێتن دوای داعشیش. ئەوە بوو کە زۆر سۆر بۆ لەسەری فەڕەنسا و ئۆڵاند سەرۆک فەڕەنسا و ئۆڵاند کەوەشی ڕاگەاند بە عێراق بە سەرکردەکانی بەغدا کە فەرەنسا بەردەوام دەبێتن لە پشگیریکردنی دەسەڵاتدارانی بەغدا و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا کە فەرەنسا بەردەوام دەبێت لە پشگیریکردن بۆ دۆزینەوەی چارەسەرێکی سیاسی. هەروەکو بەڕێستان ئاماژەتان پێدا لە ساڵی 1991ەوە ینی فەڕەنسا دەستی بە دۆستایەتی هەرێمی کوردستان کرد و ڕۆڵی باڵای هەبوو لە دیاریکردنی ناوچەی ئارام ئەو کات لە ساڵی 1991 بۆ پاراستنی کوردەکان و ئێستاش ڕۆڵی باشی هەیە بۆ هەرێمی کوردستان لە شەڕی داعشدا. بەڵام پرسیارەکە ئەوەیە تەنانەت لەلایەن خەڵکی کوردستانەوە بۆچی فەڕەنسا گرنگی و بایەخ بە کوردەدات بەتایبەت لە باشووری کوردستان؟ ینی هۆکارەکە چییە؟ هۆکاری ئابووریە؟ سیاسیە؟ مێژوویە؟ کاتێک من گەیشتمە هەولێر بوو دەست بەکاربوون بەڕاستی ئەوەی کە زۆر بەلای منەوە گرنگ بوو ئەو هاوڕێتیە و پەیوەندیە دووستاتی بکە لایەن هەرێمی کوردستان و فەرەنسا هەبوو بە ئەو پەیوەندیانە یان ئەو فەرەنسیانەی دوای ساڵی 1991 گەیشت بوون بن ئەو پەیوەندیە دووستاتیم زۆر بەلاوە گرنگ بوو یان بینیم بەرجەستەیی بینیم
ئەو ئەکتەرانەی کە لە ناو حکوومەتن پەیوەندیەکان زیاتر سیاسین پەیوەندیەکان زۆر گەورەترن لەوە پەیوەندی کەلتوری کۆمەڵایەتی وەکو دەزانن کە سەرۆکۆمار فرانسوا هۆڵاند دوای چەند مانگێک کۆتایی دێتن بە سەرۆکاتیەکەی و سەرۆکێکی نوێ دەبێتن بۆ فەرەنسا بەسەوەی دووپات کردەوە کە پەیوەندیەکانی یاریمی کوردستان و فەرەنسا بەردەوام دەبێت. Cette relation entre la France et le Kurdistan traverse nos différents courants. ڕاستە کە پەیوەندیەکان بەردەوامی دەبێتن لە داهاتوو درێژخایان دەبێت. ئێستا لە هەرێمی کوردستان بەرژەوەنی بەشێک لە وڵاتان کەوتۆتە هەرێمی کوردستان و ڕۆلی باشیان هەیە لە ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان لە کەرتی پێترۆلدا لە چەند کەرتی دیکەدا. بەڵام سەبارەت بە فەڕەنسا ینی سەرڕای ئەو پەیوەندیە بەهێزەی کە لە نێوان هەردوو لا هەیە تاوکوی ئێستا فەڕەنسا لە ڕووی ئابوووریەوە نەبووتە وڵاتێک کە پێی بگوترێت ژمارەیەک پێ دوایە هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە؟ Oui, enfin, je ne suis pas trop d'accord avec vous. من ڕاست لەگەڵ تۆ زۆر ڕاست. Vous avez une entreprise comme Carrefour qui continue d'investir. فەرەنسا کۆمپانیەکانی فەرەنسا وەکو سوپەرمارکێتی کارفۆر و لافارچ بەردەوامن لە گەورەکردنی چاڵەکەکانی خۆن و کۆمپانیاتری فەرەنسی هەن کە لە بوارەکانی کشت و کاڵ و خانوبەرە کار دەکەن. ڕاستە بە بەرهێنانی زۆر گەورە نین کە بەڕاستی ئێستا پرۆژەی زۆر گەورە نین بەو ڕەوشەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئاوادانکردنەوەی شارەکانی هەرێمی کوردستان یان ناوچە ڕزگار کراوەکان وەکو قەرەقۆش و ئەوانی تر کۆمپانیەکانی فەرەنسا بەردەوام دەبن یان دێنە سەرکار دێنە سەرخەت بۆ ئاوادانکردنەوە بۆ بواری ئابووری فەرەنسا هاوکار دەبێتن و هیواداریشین کە چوارچێوەیەکی یاسایی بێتن یان باشتر بێتن بۆ ئەوەی بەوەرهێنانی فەرەنسی بێن بۆ هەرێمی کوردستان. دیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام ینی ئەو ناوچەیە لە شەڕدایە هەرێمی کوردستان بۆ کۆماری فەڕەنسا چۆن دەبیندرێ ئایا ینی کە بینیمان ئەو کاتەی داعش هێرشی کردە سەر هەرێمی کوردستان باراک ئۆبامە باسی لەوە کرد هەولێر هێڵی سوورە هەرێمی کوردستان هێڵی سوورە پێتان وایە لای فەڕەنساش هەرێمی کوردستان هێڵی سوور بێ بۆ هەر هێزێک کە بیەوێ سەقامگیری ئەو ناوچەیە تێک بدە؟ Je ne parlerai pas de ligne rouge. من قسە لەسەر هێلی سۆر ناکەم بەڵام پێم وایە لە کاتێک 2014 سەرۆکوڵاند هات بۆ هەولێر داعش لە دەرگاکانی هەولێر بوو سەرۆکوڵاند بەڕاستی زۆر دڵخۆش بوو کاتێک کە لە چای زەرتک بووین کە هێزەکانی پێشمەرگە جەیشی عێراقی ئەو ناوچانەی ڕزگار کردووە ئەمڕۆ دەتوانین بڵێین کە هەرێمی کوردستان شاری هەولێر بەلا ئەمن و ئاسایش داین ڕاستە هێشتاوە ماوە کە داعش تێک بشکێندرێ لە شاری مووسڵ کە دەبێت لە سووریا و لە عێراقش تێک بشکێندرێ بەس ئەوە دەبێ هەمومان پێکەوە پەرپسیارەتی هەڵبگرین جەیشی عێراقی و هێزەکانی پێشمەرگە کە دەبێت زیاتر جەیشی عێراقی و هێزی پێشمەرگە بیر لە ئیدارەیەکی نوێ بکەنەوە بۆ مووسڵ ئەوە بەرپرسیارەتی عێراقیەکانە و فەرەنساش پشتگیری بڕیارەکانی ئێوە دەکات کاتێک کە بڕیارەکان لە بەرژەوەندی ئیدارەیەکی باشدا بن لە بەرژەوەندی فرەنەتەوەی و پێکەوە ژیان بدن کە گرنتی ئەمنیەتی هەموو پێکهاتەنەتەوەی و ئاینەکان بکات. سایکس پیکۆت کە لە ساڵی 1916 ئیمزاکرا لە نێوان فەڕەنسا و بەریتانیا هۆکار بوو بۆ دابەشکردی دەوڵەتی کوردستان. ئێستا فەڕەنسا باوژ لە سەرکردەی باشووری کوردستان دەکاتەوە و لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتەکانی کووردە. پێتان وایە بە شێوەک لە شێوەکان ئەو نزیک بوونەوە و نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا بە شێوەک لە شێوەکان پەیوەندیدار بێت بە ڕێککەوتنی سایکس پیکۆ و فەڕەنسا بێوێ مێژوویەکی دیکە دەستی لە مێژوویەکی تازە هەبێ و لەگەڵ دۆخی ئێستا بگونجێ؟
Je pense, bon, sur les accords Saïs-Picot, je les laisse aux historiens. من سيري داهاتو دكم داهاتو أوي كلام هريمة Nous sommes amis à la fois de إما l'Irak, دوستي عراقي بقشتي بتايبتيش دوستي هريمي كردستاني Nous constatons avec إما satisfaction cette collaboration, cette بزور رازين لو هما هنجيي نيوان جيش عراقي إذا كان بيشمركة prépare certainement كبراستي شوا أبوكو آمدكارية ك بو أوي كجفتوجو سياسي بيتن براسي أواش كي شيء كي عن برسالة كي ناوخوية برز نشيفان بارزين سرو كي حكومة أواش بسراس كرده وكوا برسالة كي ناوخوية ما بردام دبين لا بشجيري كردني چهار سری که هاو باش که دیالوگ که بیتن لنیوان بغدا و لنیوان هولیر بو اوی که چهار سری که سیاسی بدوز نوا بو کشکانیا دیاره کرد تاو به امید بو لپیکوژیان لگل عراق و تنانت یعنی تواوی پیکات کانج لو دولت دا مافیان خوراوا و مافیان پیندراوا استا پروژه هر گورا لەنێو باشووری کوردستاندا کە خەونی هەموو تاکێکی کوردستانیە دەتوانم بڵێم لەگەڵ زۆرینەی پێکاتەکان مەسەلەی سربەخۆییە. فەڕەنسا پشتگیری لە دۆستەکەی دەکات کووردە بۆ پرۆژەی سربەخۆیی؟ C'est exactement ce que je viens de vous dire. Cette question, je sais qu'elle est importante. بو كورت بساركي زور جورية براستيش بساركي زور قرصة كلا حكومة العراق بس بكين بس بوسر وري عراق فرنسا دبي أو هوسنجية لما العراق ولا نيوان هريم كردستان باريستونو نايو تدخل كاتن لسروري ولات ما بشجري لشارسركي سياسي دكين لنيوان هريمي كردستان و بغدا. بەڵام بەڕێز دۆمینیک ئەگەر سەیری ڕێوەڕسمی پێشوازی سەرۆکۆماری فەڕەنسا بکەین لە بەغدا بە شێوەیەک بوو کە لە میدیاکاندا زۆر گلەیی لە بەغدا کراوە کە بە ساردوسڕی پێشوازی لە سەرۆکۆماری فەڕەنسا کراوە بەڵام لە هەولێر گەرم و گوڕێکی زۆر بوو تەنانەت سەرۆکۆماری فەڕەنسا لەگەڵ سەرۆکی هەرێم لە بەرەکانی جەنگیشدا بوون و تەنانەت فرانسوا ئۆلاند باسی لەوە کرد کە ئەوان پشتگیریەکانیان بۆ پێشمەرگە و بۆ باشووری کوردستان درێژخایەن دەبێت پێدوانی ئەمە بە شێوەک لە شێوەکان پشتگیریەکە بۆ باشووری کوردستان ئەو پرۆژەی کە هەیەی. D'abord, je peux vous dire que avant d'arriver dans vos studios, j'ai eu un appel téléphonique پێشوای بێم بۆ ئێرە پەیوەندێکم لە بۆ هاتە بۆ وەزارەتی دەرەوە کە بەڕێز وەزیری دەرەوە لەگەڵ سەرۆککۆمار قسەی کرد بوو و سەرۆک ئۆلاند بە وەزیری دەرەوەی ڕاگەیاند کە زۆر ڕازی بوو لە سەردانەکەی خۆی بۆ هەولێر و زۆر خوشحاڵ بوو بە پێشوازی کردنی لەلایەن دەسەڵاتدارانی بەغدا. جارێکی تر ئەوەی گرنگە بەڕاستی بۆ ئێمە بە هەر سیستەمێکیان ئیدارەیەکەوە هەڵدەبژێرن دەبێ هەموو شتێک بە شێوەی دیالوگ ڕێکەوتین لەسەر بکرێت کە عێراق دیموکراتی بێت کە عێراق یەکگرتوو بێتن و ئەلمانی بێتن کە هەموو پێکهاتە نەتەوەی و ئاینیەکان پێکەوە بەشدار بن پێکهاتەکانی تورکمان و مەسیحی و کوردەکان و عەرەبەکان یێزیدی و کاکەیی ئەوەی گرنگە بۆ ئێمە بەڕاستی ئەوە کە عێراقی داهاتوو کە عێراقی دوای داعش عێراقێکی یەکگرتوو و دیموکراتی بێت کە ئامنیەتی هەموو هەوڵاتیان بپارێزێتن ئەوەیە کە ئێمە چاوەڕێ دەکەین. باشە دیارە ئێستا خەڵکێکی زۆر چاوەڕێ ئەوە دەکە پرسیاری ڤیزە بکەین لە بەڕێستان کە بێگومان لە باشووری کوردستان خەڵکێکی زۆر هەیە حەز دەکە سەردانی فەڕەنسا و یەکێتی ئەوروپا بکە ڕێنمایی تازەتان هەیە لەم بارەوە؟
Non, il n'y a pas de nouveaux critères. Ce sont des ڕێنمایی critères d'abord qui ne تازەمان sont pas نییە français, qui sont des ئەو critères ڕێنمانای fixés par les فەرەنسی États نین membres de ئەو l'accord Schengen, ڕێنمایانە comme vous هی le savez. دەوڵەتانی شنگنن Juste un chiffre. بەس ئەگەر ژمارێک بەێوە بدەم فەرەنسا ساڵی ڕابردوو بە ئەوڕۆ ساڵی بوو ساڵی 2016 نزیکەی 5,000 ڤیزەمان داوە بۆ هاوڵاتیانی کوردستان ئەوە ژمارێکی زۆر گەورەیە ئێمە بەردەوامیش دەبین لە پێدانی ڤیزا بە ڕێزگرتن لە ڕێنمایەکانی وڵاتانی شنگن ئەوەش لەبەر ڕێو شوێنی پەنابەری نایاسایی و ئەمنیە زۆر جار گوێم لە دیعاە دەبێت کە زۆر جار مەبلەغێکی زۆر خەڵک مەبلەغێکی زۆر دەم بۆ وەرگرتنی ڤیزا بەڕاستی هیچ مەبلەغێک نییە ئەگەر کەسێک بیەوێ کە ڤیزای فەرەنسا وەربگرێتن دەچێت بۆ ئاژانسی VFS گلوبال لەوێ 20 یورو دەداتن بۆ وەرگرتنی مەوعید بۆ ڤیزا دواتر کە دێتن بۆ قونسڵخانە بۆ دانانی دۆسیەکەی خۆی ئەو کاتە داوای لێ دەکەین کە داوای لێ دەکەین کە 60 یورو بدا ئەو 60 یورۆش بۆ خەزێنەی فەرەنسایە بێجگە لەو 20 یورۆیە مەوعید وەرگرتن و 60 یورۆەکە هیچ مەبلەغێک بۆ وڵاتی فەرەنسانیە بۆ قونسڵخانە نییە داوای هیچ مەبلەغێک تر ناکەین ڕاستە لە ساڵی 2012 بە کێشەیەک دروست بوو سەبارەت بە ڤیزا و قۆنسولی پێشووتر بەڕێزا لانگێ بخات ئەو کێشەی چارەسەر کرد و هیواداری کێشەی وا دووبارە نەبێتەوە هەموو ئەو هاوڵاتیانەی کوردستانی بێنیان عێراقی بنیان ئەوانی تر کە دێن بێن داوای ڤیزە بکەن لە قونسڵخانە هەموو ڕێنمانە لە بەردەستن بۆ زانینی یان وەرگرتنی زانیاری لەسەر ڤیزە وەرگرتن بەڕاستی مش نامەوێت کە تەشیر دروست بکرێتن بۆ قونسڵخانە من دڵنیاتان دەکەمەوە کە ڤیزا سێکتەری ڤیزا لە قونسڵخانە بە باشی ئیشەکانی خۆیان بەڕێوە دەبن و ئێمە بەردەوام دەبین لە پێدانی ڤیزا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەواتە بە هیچ شێوەیەک بازرگانیکردن بە ڤیزا لە کونسڵخانەی فەرەنسا و لەو کونسڵخانانەی کە ئێوە لێوە ئاگادارن نەکراوە. Non, il n'y a pas de règle, on ne prend pas que les gens les plus riches. بەڕاستی هیچ یاسایەک نییە ئێمە ئەو کەسانە وەرناگرین کە خەڵکی دەوڵەمەندن ئەو خەڵکانە ڤیزان پێدەدەین کە هیچ کێشەیان نابێتن بۆ ئاسایشی فەرەنسا ئەو خەڵکانە کە دێن دووسێ خۆیان دادەنێن بە ئاژانسی گەشت و گوزاردا تێدەپەڕن زۆر جاریش ئەو ئاژانسانە ئەوراقی مزەوەر دادەنێن ناو دۆسیەکانیەکانی خوان یان دووسێ هاوڵاتیان ئەو کاتێمە دووسەکان ڕەفز دەکەینەوە بەڕاستی من داوا لە دەکەم ئەو خەڵکانێکە دێن دووسێ خۆیان دادەنێت بۆ وەرگرتنی ڤیزا کە زۆر ئاگادار بن لە ئامادەکردنی دووسیەکانی خۆیان چونکە زۆر جار کە دێن لە ناو دووسیەکان ئەوراقی مزەوەر هەیە و داواشانە دەکەم کە ئاگادار بن بۆ ئەوانەی کە نەخۆشن و پێویستیان بە چارەسەرە لە وڵاتی فەڕەنسا هیچ جیاوازیەک هەیە لە پێدانی ڤیزا بۆ ئەوان ببوورە زۆر بە باشی من ئەوانەی کە نەخۆشن ینی پێویستیان بە چارەسەرە لە وڵاتی فەڕەنسا لێرە چارەسەریان نیە بەشێک لەو نەخۆشان بەڵێ ئەوانەی کە نەخۆشن و دەیانەوێت چارەسەر وەربگرن لە فەرەنسا ئێمە سیستەمێکمان هەیە کە دەبێ مەوعید وەربگرن لە فەرەنسا لە لای خەستەخانەیەک دەبێ مەوعید لەلایەن دەستگایەکی فەرەنسی کە تەندروستی بێتن مەوعید لەوێ وەربگرن دوای ئەوە کە مەوعیدیان وەرگرت ئەو کات سەرێ جەرێک هەیە کە دەبێت چەند هەفتەیەک چاوەڕێ بکەن بۆی مەوعید وەربگرن و ڤیزا وەربگرن بۆ ئێمە زۆر گرنگە کە بەڕاستی خەڵک بچێتن بۆ فەرەنسا لەلانی مرۆیی بێتن کە خەڵکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان بچنە فەرەنسا و عیلاج و چارەسەر وەربگرن ئێمە هیچمان نەماوە تەنیاوە نەبێ کە دوێنێ ڕۆژی لەدایکبوونی بەڕێستان بوو کە هاوکات بوو لەگەڵ سەردانی سەرۆککۆماری فەرەنسا بۆ
هەرێمی کوردستان بم بۆنەوە ئێمە پیرۆزبایی لە بەڕێستان دەکەین و هیوای ژیانێکی تازەتان بۆ دەخوازین تەمەنێکی درێژ وە ئومێد دەکەین کە سەردانی کوردستان 24 بکەن و ناوە بەشدار بن لەو هەواڵ و ڕووداوانەی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان و کۆماری فەڕەنسا. بەڕێز دۆمنیک ماس کۆنسڵی گشتی کۆماری فەڕەنسا زۆر سوپاس دەکەین. merci à vous. زۆر سپاس ئێوە دەکەم. بینەرانی بەڕێز ئێستاش کاتی ئەوە هاتووە بچینە ناوبڕێک و دوای ناوبڕێک فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندیەکانی دەرە و دیبلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێ بەڵام دیارە دوای ناوبڕێک. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ. تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی فەڕەنسا و تەنانەت وڵاتانی ناوچەکە و جیهان بۆ قسەکردن لەسەر ئەم بژارش ئێستا لە ستۆدیۆی سنتەر بەڕێز فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز فەلاح مستەفا بەخێر بێت. ماوەیەکی زۆر بوو ئێمە چاوەڕێ بوون جەنابتان کەرەم بکەن و بێن بەشداری لە پرۆگرامی باسی ڕۆژ بکەن. ینی دواکەوتنی ئێوە پێدوانە نی دەکرا زووتر سەردانی کوردستان 24 بکەن. ڕاستە لەوانەیە بەستنەوەی کارەکانی ئێمە بە شێوەیەکەوە زۆر جار ئەو کاتانی بۆمان دەستنیشان دەکریا بساد ئەو کاتە لەگەڵ هەندێک بەرنامەی تری حکوومەت بێ یا فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە تایبەتی کە ئێمە دەبینین دوای بوونی ژمارەیەکی زۆر لە نوێنەرایەتی بیانی ئێمە کەم ئێوارە هەیە کە دەست بەتاڵ بین لەبەرەوەی ڕۆژی نیشتیمانیان هەیە شاندیان هەیە شاندی میوان هەیە دیدار لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمەیە ئەمە دەبێت بەشێک بیندە و دیدارانە ئەگەرنا وەکو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بڕوای تەوامان هەیە کەوا پێویستە پەیوەندێکی پتە و لە نێوان فەرمانگە و دام و دەستگاکانی ڕاگەیاندن هەبێت چکە پەیوەندی و ڕاگەیاندن لە زۆر شوێن بەیەکەوە گرێدراوە بۆ گەیاندنی پەیامی ئێمە پێویستمان بە ڕاگەیاندن هەیە هەر وەک چۆن ڕاگەیاندن پێویستی بە پەیوەندیەکانی دەرەوەی بۆیە لەوانەیە نەبوونی کات سەردانەکانی ئێمە بۆ دەرەوەی وڵات هاتنی شاند ئەوە بوو بن بەڕێگر لە جێبەجێکردنی ئەو دیدارە. دووجار سەرۆک کۆماری فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستان دەکات جارێکیان لە قۆناغێکیدا کە شەڕی داعش هەیە و داعش ئەو کات بەهێز بوو بەڵام سەرۆک کۆماری وڵاتێک وەکو فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستان دەکات تەواجودی دەبێ. ئەم پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا لەسەر چ بنەمایەکە؟ ئەو پەیوەندیە مێژوویەکی هەیە هەموو کاتێک لێوان گەلی فەڕەنسا و گەلی کورد هاوسۆزیەکە بووە ئەو هاوسۆزیە هەردەم لەگەڵ دۆزی ڕەوای گەلی کوردستان بووە وەروە پەیوەندی خودی جەنابی سەرۆک لەگەڵ سەرۆکی فەڕەنسا ئەوەش بابەتێکی ترە پێگەی بەهێزی هەرێمی کوردستان و تێڕوانینی دەرەوە بۆ هەرێمی کوردستان و سەرکەوتنی سیاسەتی هەرێم بە تایبەتی هەروەک جەنابتان ئاماژەتان بۆ کرد لە ساڵی 2014ەوە لەگەڵ بڕینی بەشە بودجەی هەرێم لەگەڵ هاتنی داعش و تێوەگلانمان لە شەڕێکی نەخوازرا و داسەپاو بەسەر ئێمە کە خەرجی و تێچوویەکی زۆرە جگەلەوەی قوربانی زۆر بوو هاتنی بە لە شاوی ئاوارە و پەنابەران لەگەڵ دابەزینی نرخینەوت ئەو هەموو فاکتەرانە بەیەکەوە بەڵام گەلی کوردستان خۆڕاگر بۆ حکوومەتی هەرێمستان توانی خۆی ڕاگرێ بەرامبەر بەو ڕوبەڕووبەنەوانە سەقامگیری بپارێزێت لە چاوی دەرەوە سەقامگیری پرسێکی زۆر گرنگە ئەگەر خەڵکانێک بە بایەخەوە سەیرینەکان لە چاوی جیهان سەقامگیری زۆر گرنگە فەرم و بەراوردێکی زۆر ئاسان لە نێوان هەولێر و بەغدا بکەن پایتەختی وڵاتێکی سربەخۆ و خاوەن سەروەریە هێزی هەیە پارەی هەیە بە هەموو شێوەیەک بەڵام نەتوانراوە لە دوای ڕزگارکردنی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو تا ئەمڕۆژی لەگەڵدا بێ ڕۆژێک نییە تەقینەوەی تێدا نەبێت ئەوە دەستکەوتێکە کە هەرێمی کوردستان و گەلی کوردستان و دام و دەستگاکاری هەرێمی کوردستان پێویستە شانازی بۆ بکەن بۆیە پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزە نەک تەنها سەرۆک کۆماری فەڕەنسا دووجار سەردانی کوردستانی کرد بەڵکو دەرگای ئەلیزیای بەڕووی جەنابی سەرۆکی هەرێم و شاندی پێشمەرگەی کوردستان کردەوە کەواتە هەرێمی کوردستان توانی بوونی خۆی پێگەی خۆی قورسایی خۆی بسەلمێری لە گۆڕەپانی سیاسی نێودەوڵەتی باش لەگەڵ ئەوەدا کە
ژمارێکی زۆر لە کۆنسوڵخانەی وڵاتان نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان هەیە و نوێنەرایەتی هەرێمی کوردستانش لە دەروەی وڵات هەیە بەڵام ینی لە نێو کۆمەڵگەی کوردیدا لە کوردستاندا زۆر جار دەگوترێت کە ینی پەیوەندیەکان بەرژەوەندین بەرژەوەندیەکان کاتین وە کورد ینی بێدۆستە بەڕێستان وەکو بەرپرسی ئەو مەلەفە پێتان وایە کورد لەو قۆناغە تێپەڕیوە؟ بەداخەوە هەندێک جار هەڵسەنگادن بۆ پرسێکی وا هەستیار و گرنگ دەکرد لان کەسانێکەوە نە ئەزمون نە شارەزایی نەزانیاری تەواویان هەیە لە سەرەوانە ئەو کەسانێکە بەو شێوەیە دەیسڕنەوە با بێن و لە ئێمە بپرسن وە ڕاستیەکان لەسەر گۆڕەپانی هەرێمی کوردستان ببینن 10 ساڵ بەر لە ئێستا یەک نوێنەرایەتی دیبلۆماسی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان نەبوو ئەمڕۆ 34 وڵات پێگەی فعلیان هەیە لەسەر خاچی هەرێمی کوردستان 30 لەوانە کۆنسڵگەری گشتی و کۆنسڵگەری و نووسنگەی باڵوێزخانن 4یان کۆنسڵی فەخرین و 3 تریشیان ئەرمینیا کە بڕیار و ڕەزامەندی دراوە بەڵام ماوە چاوەڕوانیەوە کە بیکەنەوە بەرازیل کە کۆنسڵی فەخری هەبوو گۆڕی بە نیازی کەسێکی ترن و نەمساژ نووسنگەی بازرگانی بوو ئێستا بە نیازی دانانی کۆنسڵی فەخرین لە بەغدا چاوەڕوانی ڕەزامەندی دانن بوونی 5 وڵاتی ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایش 7 وڵاتی عەرەبی هەردوو وڵاتی دراوسەی کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران و ژمارەیەک وڵاتی ئاسیا و ئەوروپا خۆی بەڵگەی ئەوەیە کە ئەوانە بڕیاری ئەویاندا درێژخایەن لەگەڵ هەرێمی کوردستان ئەو پەیوەندیە بنەستن و زۆرێک لەوانە داوای زەویان کردووە کە زەویان بۆ تەرخان بکرێت بۆ ئەوەی بارەگای خۆیان دروست بکەن بە پێی ستانداردی کۆنسڵگەری بۆ ئایندەی خۆیان لە هەرێمی کوردستان کەواتە بەرژەوەندیەکان بەرژەوەندی کاتینین بەرژەوەندی درێژخایەنن و ئەوەش بۆ پتەوکردنی پەیوەندیە سیاسی و ئابووری و بازرگانی و ڕۆشنبیری و هەمەلایەنەکانن نەخێر بە پێچەوانەوە ئێمە دەیبینین کەوا بەراوردێکی 10 ساڵ بەر لە ئێستا و ئەمڕۆ بکەین قۆناغێکی زۆر چوینە پێشەوە لە دیبلۆماسیەتی کوردی و هەرێمی کوردستان و دۆزی گەلی کورد و گەلی کوردستانیش لە ڕابردووەوە هەر لە ڕۆژانی شۆڕشی ئەیلولی مەزنیش بڕوای تەواومان بەوە بووە کە دیبلۆماسیەتمان هەبێت لەگەڵ دەرەوە ڕاستە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە نەبووە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە بەڵام نوێنەرایەتی شۆڕش هەبووە یان نوێنەری شۆڕش هەبوون لەبەرەوەی ناکرێت خاوەن دۆزێکی وابی نەتوانێت پەیامت ڕاستەخۆ بگەینە گەلانی جیهان ئەمڕۆ ئێمە خۆشحاڵین بەبوونی ئەو هەموو وڵاتە لە هەرێمی کوردستان بۆ پتەوکردن و بەروپێشبردی پەیوەندیەکانیان بێگومان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و سوودی هەردوو لایەنە ئێمەش لە هەرێمی کوردستان سوودمان لە بوونی ئەوان وەرگتووە هەر وەک چۆن لە ڕێگەی چواردە نوێنەراتیش دەمانەوێت پەیوەندیەکان بەروپێشەوە ببین لەگەڵ ئەوەی ئەو هەموو ژمارە زۆرەی نوێنەرانی وڵاتان لە باشووری کوردستانن ینی بەرچاوڕوونی ئەوەتان لەبەردەستە کە لە مەسلەی پرۆژەی سربەخۆیی لە مەسلەی ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان مەسلەی ئابووریە کۆمەڵی قەیرانی دیکەیە وڵاتان هاوکار بن گومان لەوەدانێ بۆکو فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە هەوڵ دەدەین پەیامی هەرێمی کوردستان بگەینە جیهانی دەرەوە چی لە ڕێگای ئەو کۆنسڵگەریانەی کەوا لێرن چ لە کاتی سەردانەکانمان بۆ دەرەوەی وڵات چ لە بەشداریکردن لە کۆڕ و کۆربەندە نێودەوڵەتیەکان لە پەیوەندی دوولایەنە و هەمەلایەنە ئێمە گرنگی بۆ بایخان دەدەین یەک ئەمڕۆ باسی هەرە گرنگ شەڕی داعشە پێویستیەکانی پێشمەرگەیە ڕۆڵی پێشمەرگەیە بۆ ئەوەی جیهانی دەرەوە بزانن کەوا هەرێمی کوردستان چه ئەرسێکی قورسی لەسەر شانە دووەمیان پرسی ئاوارە و پەنابەرانە کە پیشانی خەڵکی بدەن هەرێمی کوردستان وێڕای ئەو ڕووبڕوونەوەانە بەڵام دەرگای کردەوە بەڕووی ئەوانە بۆ حەوانەوەیان سەیەمیان پاراستنی بنەمای پێکەوە ژیان و پاراستنی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان کە ئەوەش لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی خاڵێکی زۆر بەهێزە بۆ پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان جگە لەوەشدا ئەرچی سەرشانی ئێمەیە کە ڕاستیەکان سەبارەت بە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بگەینی بە کۆمەلگای نێودەوڵەتی بە هاوبەشە نێودەوڵەتیەکانمان باشە ئەوەی ئێوە بووە ینی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا توانویەتی سیاسەتێکی وەکو بەڕێستان باسی لەوە دەکەن باش جێبەجێ بکە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا لەگەڵ ینی جێبەجێکردنی پرۆژەی سربەخۆی خەونی کورد کە چەندین ساڵە زوڵمی لێ دەکرێت ینی چاوەڕێ ئەوە ناکرێ دەرگایە و کۆنسوڵخانانە دابخرێ و هەڵوێستێکی دیکە بگرنە بەر بە پێچوانەوە بۆ
پرۆژەی سەربەخۆی ڕاگەیان نەخێر ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی یان هەر دەوڵەتێکی تر ڕاگەیاندنی سربەخۆیی دەوڵەتێک نابێتە مایەی وێرانبوونی کاولبوونی دنیا نەخێر زۆر وڵاتی تریش وەکو ئێمە زۆر نەتەوەی تریش بڕیاری ئەوەیانداوە و پرۆسەیەکە و دەست پێ دەکات بە وڵاتێک و دوان و سیان تا دەگاتە ئەوەی زۆربەی وڵاتانی ئەندام لە کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان دانی پیادەنێن ئەوەی من مەبەستم بوو بیڵێم پرسی سربەخۆیی و بۆچی هەرێمی کوردستان بەرەو سربەخۆیی دەڕوات لە بەرچی ئەو بڕیارەیدات هەموو کۆمەلگای نێودەوڵەتی دەزانن کە تۆ کاتێک کە نەتەوەت هەبێت خاکت هەبێت ئابووریت هەبێت سوپایەکت هەبێت بێمای سەقامگیری بتوانانی خۆت بژێنی خاوەن کەلتور و زمان و دابوونەریتی خۆت بێت هەموو پێکاتێک هەموو پێوی داویستیەکانی بوون بە دەوڵەتت هەیە بەڵام ئێمە بە ئیرادەی خۆمان نەبووینە بەشێک لە عێراق عێراق کە دەوڵەتێکی دروستکراوە و دروست بۆ ئێمە بووین بە بەشێک دەبێت ئێمە ئەو ڕاستیانە بڵێ ئێمە هەموو هەوڵێکماندا بەڵام ئێمە هەموو هەوڵێکماندا بۆ ئەوەی ئەو عێراقە دروست بکەن کە عێراقێکی فدرالی دیموکراتی فرەی بێت کە تێیدا ئێمە لە ئاشتی بژین مافمان پارێزراو بێت ئایندەمان گارانتی بێت بەڵام نەگەیشتینەوە بەڕستفەلا بەڵام تێگەیشتنی نوێنەرانی ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستان بۆ مەسەلەکە چییە؟ ئەنی بۆ نمونە بەر لە تۆ نوێنەری فەڕەنسا لێرە بوو تا ڕادەیەک ینی باسی لەوە دەکرد مەسلەی سەربەخۆی کێشەیەکی ناوەخۆییە لە ئەسڵدا نوێنەری ئەو وڵاتانە بە بۆچوونی ئێوە چەندە لەگەڵ پرۆژەی سەربەخۆین لە هەرێمی کوردستان کە ئەمە پرسیارێکی گرینگە من حەز دەکەم یەک ڕاستیتان پێ بڵێم لە هەر هەمویان بپرسن لە هەر هەموو وڵاتانیش بپرسن هەمان وەڵام وەردەگرنەوە تا ئەو ڕۆژی هەرێمی کوردستان بڕیاری سەربەخۆی دەدا هیچ وڵاتێک بەر لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لەلایەن سەرکردایەتی کوردەوە ئەوان ئەو بڕیارە نادەن پێت ناڵێن ئەوان دەڵێن ئێمە لەگەڵ ئەوەینە ئارامی و سەقامگیری لەگەڵ یەک پارچەیی و یەکێتی خاچی عێراقین ئەوە پرسێکە بۆ ئێوە و بەغدا بەڵام کاتێ ئێمە لە ماوەی دوایی باسی ئەومان کردکەوە هەرێمی کوردستان هەولێر و بەغدا لە پرۆسەیەکی دانوستان لە ڕێگەی دیالۆگ ئەم پرسە تاوتوێ دەکەن هەموو لایەک پشتیوانی کرد هەموو لایەک پێخۆشحاڵ بوو کەواتە ئەوان لەگەڵ ئەوەن هەر پرسێک بە تایبەتی پرسی سەربەخۆی و ئایندەی کوردستانش ئەگەر لەگەڵ لە ڕێگەی دیالۆگەوە لە نێوان هەولێر و بەڵام پێدوانێت کە دەڵێ هەموو لایەک تۆزێک زەحمەت بێت بە تایبەت هەندێک وڵات هەیە بە ئاشکرا لە میدیاکانی دەڵێ ئێمە دژی سەربەخۆین لە هەرێمی کوردستان باشە بۆ لەبەرچی ئێمە و پرسیارە ئێمەشەوە دەڵێن لەبەرەوە ئێمە ڕۆژانە کار لەگەڵ کۆمەلگانی و دەوڵەتی دەکەن لەگەڵ نوێنەرانی ئەو وڵاتانە دەکەین لە ئاستی جیاجیان نەک تەنها کۆنسڵی گشتی نەک تەنها باڵوێز بەڵکو لەگەڵ وەزیری دەرەوە و لەگەڵ گەورە بەرپرسان باسی ئەو پرسە کراوە کەس دژی ئەوە نییە ڕاستە لەوانەیە 10 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا ئامادە نەبوون بۆی باسی سەربەخۆی بکرێت لە چوارچێوەی عێراق بەڵکو ئێستا جێما لێ ڕادەگرن هاوسۆزی دەردەبرن پشتیوانی دەردەبرن بەڵام ناکرێ ئێمە پێشببینی ئەوەکەین بەر لە ڕاگەیاندنی ئەوان هەڵوێستی خۆیان دەربڕن هەندێک جار گلەی دەکرێت لەوەی کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە ینی تا ڕادەیە کە داعش بوو بە هۆکاری بەهێزکردنی ئەو پەیوەندیانە لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکان پەیوەندی سیاسین پەیوەندی بەرژەوەندی قوڵ نین لە نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتانە یعنی لەرزۆکن نەخێر ئێمە وای نابینین بە پێچەوانەوە ئێمە پەیوەندی پتەوی دەبینن پەیوەندین کە دەیانەوێت پەیوەندی و ڕاوێژە سیاسەکان بەردەوام بێت پەیوەندی ئابووری بەهێز بێت پەیوەندی ڕۆشنبیری بەهێز بێت ئەگەر سیر بکەن ئەو کوسڵگەریە گشتیانەیە یان کوسڵگەریانێکەوە لە هەرێمی کوردستانن حەز دەکەن ماوە چالاکی ئابووری ئەنجام بدەن شاندی بازرگانی بێنن شاندی ئابووری بێنن شاندی ڕۆشنبیری بێنن بیانەوێت چالاکی لێرە ئەنجام بدەن خۆی لە خۆیدا بەڵگەی ئەوەیە کە دەیانەوێت پەیوەندیە دیپلۆماسیەکان تەنها بواری سیاسی نەگرێتەوە بەڵکو بوارەکانی تریش بگرێتەوە بەڵام دەبێت ڕاستێکش بزانین ئەو پەیوەندیانە تەمەنیان زۆر درێژ نییە فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە بەر لە کۆتایی ساڵی 2006 بڕیاری دامەزراندنی بۆ دەرچوو ئێمە لە سەرەتای ساڵی 2007ەوە دەستمان پێکرد بە دامەزراندنی کارمەند و دەستپێکردن بە کارەکان بۆیە کارکردن بە بنەما دامەزراویەکان لە دامەزراندنی فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە کارکردن بەدابوو بەو پێویستیە دیپلۆماسیانە شتێکی تازەیە لە هەرێمی کوردستان و بوونی دیارە دەستکەوتی زۆرە یعنی ئەگەر هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ هەرێمێکی دیکەی دنیا بەراوردی بکەین هەرێمی کوردستان وەکو هەرێم نابیندرێت تەنانەت ینی لە نێوان هەرێم و لە نێوان دەوڵەتێکی سربەخۆدا دەبیندرێت ینی پرسیار ئەوە بۆچی وڵاتان ئەوەندە گرنگی بە هەرێمی کوردستان دەدەن
یعنی ئەگەر تۆ بەس بە تەنیا بە من بڵێ سەقام گیریە ینی سەقام گیری چ پەیوەندی بە وڵاتێکی وەکو فەڕەنسا یاخود ئەمریکا یاخود وڵاتێکی دیکەی دنیاە کە بێ نوێنەراتی خۆی بکاتەوە و هەندێک پرۆتۆکۆل لەگەڵ هەرێمی کوردستان بکە بەبێ ئەوەی گوێ بە بەغداش بدە کە باز لە جیهانگەرایی دەکرێت باز لە بەستانی بەرژەوەندیەکان بەیەکەوە دەکرێت کە باز لە شەڕی تیرۆریزم دەکرێت تیرۆریزم بەڵایەکە بۆ هەمووان کە باز لە پرسی ئاوارە دەکرێت لێرە واتە پرسی کۆچبەر بۆ ئەوروپا بۆی پرسەکان گرێدراون سەقامگیری لە هەرێمی کوردستان زۆر گرنگە لەبەرەوەی ئاسایش لێرە واتە ئاسایش لە ناوچەکە واگەر سەیری بکەن گەلی کوردستان گەلێکی کراوەین میوان دۆستین دەرگامان کراوەیە و دەتوانین بەیەکەوە بژین نەتەوە و ئاین و تایفەی جیا قبول دەکەن لەگەڵ یەکتری بۆی ئەوانە خاڵی بەهێزن پاراستنی پێکاتەکانی دیکە زۆر گرنگە زۆر گرنگە بۆیە ئێمە لە جیهانێک دەژین کە پێکەوە گرێدراوین و بەرژەوندەکانش پێکەوە گرادرا کەسێک لە وڵاتانە خۆی نبینە کە بەجیا و بە شێوێکی دابراو بژیت بۆیە هەرێمی کوردستان جێگەی بایەخە بەهۆی ئەو بنەمایانە ئەوان حەز دەکەن پەیوەندەکان فراوام بکەن و ئێمەش لە هەرێمی کوردستان سیاسەتی کرانەوەمان گرتوۆ بەڕووی جیهان باشە من باز لە خوێندنەوەکان دەکەم ئەوانەی کە نیگەتیڤن لەسەر پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ناچارم من لێرەدا قسانە بکەم ینی گلەی ئەوە دەکرێت سیاسەتی حکوومەتی هەرێم تەوازونی تێدا نەبووە ئەوەندەی لە ئەمریکا نزیکە لە رووسیا نزیک نەبووە ئەوەندەی هەرێم لە تورکیا نزیکە ئەوەندە لە کۆماری ئیسلامی ئێران نزیک نەبوو ناکرێت بە شێوەی ڕەش و سپی سەیری ئەو پرسانە بکەن ئەمریکا وڵاتی زلهێزی جیهانە و ئێمە پێمان وایە کە پەیوەندیەکی باش هاوبەشیەکی باش و پەیوەندێکی درێژخانمان لەگەڵ ئەمریکا هەیە ئەمڕۆ نییە لە ساڵی 91 لە دوای کۆچرە و ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانێتێکی کرد بۆ پاراستن و دامەزراندنی ناوچەی دژەفرینی ئاسمانی ئۆپرێشن پرۆڤاید کەمفرت ئەو کاتە دەستی پێکرد دواتر لە ساڵی 2003 دووبارە ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانێتێکی کرد بۆ ئازادکردنی عێراق لە دەستی ڕژێمی پێشوو ئەمریکا لە مانجی هەشتی 2014 دووبارە هاتەوە بۆ سەرکردایەتیکردنی هاوپەیمانیەک بۆ لێدانی داعش کەواتەوە ئەمریکا پەیوەندیەکی درێژخایەن و لە مێژینەمان لەگەڵ هەیە بەڵام ئێمە بایەخمان بە پەیوەندەکانمان لەگەڵ کۆماری چینی میلی داوە لەگەڵ رووسیای فدرال داوە و لەگەڵ هەموو وڵاتانی تر هەر لە ماوەی ساڵی ڕابردوو من بە شێوەیەکی فەرمی بانگێشت کرام بۆ هەردوو هەرێک لە کۆماری چینی میلی و رووسیای فدرال لەمە سەردانی ئەومان کرد بۆ ئەوەی پەیوەندەکان بەرەو پێشەوە بین چ لە ئاستی نێودەوڵەتی چ لە ئاستی ئەوروپا و ئاسیا چ لە ئاستی وڵاتانی دەوروبەر ئێمە لەسەر بنەمای ڕێزگرتنی دوولایەنە و بەرژەوەندی هاوبەش و پەیوەندی درێژخایەن کار دەکەین بۆیە سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتێکە کە ئێمە نەبینە بەش لە هیچ ململانەیەکی ناوچەیی هەرێمی یان نێودەوڵەتی ئێمە دەمانەوێت بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بپارێزین بەوەی کەوا بەرژەوەندەکانمان هاوتا بڕۆن لەگەڵ بەرژەوەندی ئەو وڵاتانە و ئێمە نابینە بەش لە هیچ کێشەیەکە هەبێت ئێمە مەرجی سەرچیمان پاراستنی هەرێمی کوردستان و بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا هەرچەندە ینی داوت نامەی فەرمی کۆماری ئیسلامی هەیە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان چەند جارێکە و داوت نامە فەرمیە ڕەوانە دەکرێت تاوەکو ئێستا سەرۆکی هەرێم سەردانی کۆماری ئیسلامی نەکردووە لە کاتێکدا جموجۆڵێکی گەرمگوڕ لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانەیە پرسەکە بەو شێوەیە نیە ئێمە هەردوو وڵاتی دراوسێ پەیوەندی باشمان لەگەڵیانەوە دەمانەوە پەیوەندیانە زیاترش بەرەو پێشەوە بڕێ مەسەلەی ئەنجامدانی سەردانەکان بەبوونی بانگەشتنامە زۆر جارە هەندێک بانگەشتنامە دێن بەڵام کات یان لەلای ئێمە و گونجاونیە یان لەلایەنی بەرامبەر و گونجاونێت دەبێ بەرنامە ڕێژی بۆ بکرێت کاتەکە گونجابێ بۆ هەردوو لە ئەگەرنا بە ئێمە بە پێچەوانەوە ئێمە خوازیاری ئەوەن کەوا پەیوەندەکانمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەرەو پێشەوە بین تێگەیشتنی هاوبەشمان هەوێ بەرژەوەندی هاوبەشمانە بێ هاوشێوەی کۆماری تورکیاش نەک هەر ئەو دوو وڵاتە بەڵکو تەواوی وڵاتانی ناوچەکە و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا باشە لە ماوەی ڕابردوودا قەیرانە ئابوووریەکان کاریگەری بەسەر بەشی ئێوەشە بوو بە پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ڕەوشی ئێوە لە چ قۆناغێکدای ئایا قەیرانی دارایی بەڕاست وای کرد نووسینگەی حکوومەتی هەرێم لە دەرەوە دابخرێت
گومان لەوەدانە قەیرانی دارایی کاریگەری بەسەر هەموو جنگەکانی حکوومەت هەبوو یەکێک لەوانە فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە کە ئێمە ناچار بووین زۆرێک لە خەرجەکانمان کەم بکەینەوە تاوەکو سەدا 30 بێتە خوارەوە و نوێنەرایەتەکانی حکوومەت هەرێمی کوردستانیش بوون بە بەشێک لەو کێشەیە بیان کاریگەریان لەسەر بوو. بەڵێ ئێمە تووشی قەیران بووین کەمان نەمانتوانی وەکو پێویست بودجەکان بنێرین بۆ ئەو چواردە نوێنەرایەتیا تاوای لێ هاتکەوە ناچار بووین هەندێک شوێن لە شوێنێکی گەورە بگوازینەوە بۆ شوێنێکی بچووکتر کرێ کەمتر تاوەکو هەمووی لە کاردان هیچ شوێنێکدا نەخراوە داش ناخرێت بە پێچەوانەوە حکوومەت هەرێمی کوردستان بەرنامەی هەبووکەوە نوێنەرایەتی زیاتر بکاتەوە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و ئابووریەوە ئەم بەرنامەی ڕاوەستاوە ئەگەر ئێمە بمانەوێ دۆزی گەلی کوردستان و پرسی هەرێمی کوردستان زیاتر بینە پێشەوە پێویستیمان بۆیە کە ئەو نوێنەرایەتیانە کراوە بن نوێنەرایەتی زیاتریش بکەین. باشە بەڕێز فەلاح دەکرێت پێمان بڵێ چەندە فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پرۆتۆکۆڵدا وەکو دەبیندرێتن وەکو وەزارتی دەرەوە ینی وەزارتی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە چەندە توانیویەتی ینی وەکو حکوومەت مامەڵە بکە لە دەرەوەی بازنەی حەزبایەتی بی زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێت کە پارتی لە بەرەوەی حکوومەت لە جێر کۆنتترۆلی پارتیە و بەڕێزیشتان سەر بە پارتی دیموکراتی کوردستان زێدەتر سیاسەتی ئەو پەیوەندیەکانی دەرەوە پارتیانەیە. بەداخەوە ئەگەر وا ببینرێت ئێمە وەکو فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنێک هەیە پەیوەندیمان لەگەڵ هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەیە و بۆ ئێمە ڕاستنی سەلماندنی ڕازگۆیی خۆمان کە گەیاندنی پەیامی حکوومەتی هەرێمی کوردستانە بە کۆمەلگانی دەوڵەتی لەوە سەرکەوتوین چونکە ئەگەر پارتی بێت پارتی دام و دەستگای خۆی هەیە وەکو حزب دەتوانێت پەیامی خۆی بگەێنێت یەکێتی نیشتیمانی دەتوانێت پەیامی خۆی بگەێنێت لە ڕێگای خۆی بەڵام ئێمە پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەینێت ئەو پەیامێکەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دێت و لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە دادەڕێژێت بۆیە ئێمە بەشێکین لەو پێکاتانەی هەرێمی کوردستان کە زمان حاڵی هەرێمی کوردستانین زمان حاڵی هەموو پێکاتەکانی نەک تەنها پارتە سیاسەکان بەڵکو هەموو پێکاتەکان بە هەموو نەتەوە و ئاینەکانەوە و خۆشحاڵیشین کە توانیمانە ئەوە بسەلمێنین بۆ هەموو هاوبەشەکانمان لە کۆمەلگانی دەوڵەتی ئەگەر وانە بێت هەستی پێدەکەن و دەزانن. زۆر باشە دیارە کات بەرەو کۆتایی دەڕوە ئەگەر بە کەمتر لێ خولک ینی باست لەوە کردکێت بە نیاز نوێنەراتی دیکە بکەنەوە لە دەرەوەی وڵاتێک لە بەرچاوی ئێوەیە کە من نامێ لێرە باسی بکەم بەڵام ئەو وڵاتانەیە هەندێک وڵات خۆیان داوایان کردو لە ئێمە هەندێک ئێمە بە پێویستی دەزانین بۆیە دەمانەوێت هاوسەنگێک دروست بکەێت لە نێوان وڵاتانی دوور و وڵاتانی نزیک و وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکو بتوانین پەیاممان بەڕووکەواتە لە کاتی خۆیدا باسی لەوە دەکەن ینی ئەو هەواڵە نوێیە بە کوردستان 24 نادەن بەڕێز فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەن هیوادارین ناوە سەردانی کوردستان 24 بکەیت و لە پرۆگرامی باسی ڕۆژ لەگەڵمان بەشداری سوپاس دەکەین دووبارە. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.